دیارە نایشارینەوە هەندێک خروقات هەبووە، هەندێک کەس تەسەڕوفی خراپی کردووە و کەسانە کەسیانێکی خراپ بوونە و ئەوان لەگەڵ ئێمە بەڵێنیان داوە هەرچی کەسێک بە ناوی حەشدەوە هەر ئیجرعاتێکی خراپ بکە هەر تەسەڕوفێ بکە بە خۆیان عقوبەی دەدەن بە خۆیان سزای دەدەن و ئەمە قسەی هەموو قیادەکانەوە قسەی بەڕێز هادی عامڕەیە کە قورسترین عقوبە دەست لەسەر ئەو کەسانە جێبەجێ دەکاکەوە خروقات دەکەن بەرامبەر بە دانیشتوانی خەڵکی کەرکووک بەرامبەر بە دام و دەستگاکانی کەرکووک بەرامبەر بە کەسوکاری خۆشەویستمان لە شاری کەرکووک. ئێمە سوپاسیان دەکەین و ئەمڕۆ بە خێراتیان دەکەین. هەنگاوی زۆر باش لە پێشەوەیە و هەواڵی زۆر خۆش لە ئارەدایە سەعات لە دوای سەعات وەزعەکە هێورتر دەبێتەوە لە کەرکووک وەکو پێشتر ئامادەم کردووە. ئاماژەم پێی کردبوو ئێمە لە پێناو سەقامگیری لە پێناو ئارامکردنەوەی کەرکووک لە دوای ئەوەی ئەوانەی کە وەزعی کەرکووکیان تێکدا و لە دوای ئەوەی ئەوانەی کە دۆخی کەرکووکیان تێکدا ئێمە ئامادەین دانیشتەکانمان بەردەوام بکەین لەگەڵ هێزەکانی دیکە لە عێراق بۆ ئەوەی وەزعەکە هێورکەینەوە و سەقامگیری و ئارامی بێنینەوە بۆ نێو شاری کەرکووک. ئەوە بارەگای یەکێتی نیشتمانی کوردستانی مەکتەبی سیاسی یەکێتیە و هەمومانەوە تا موجودين لكركوك وضعك برو باشتر دشيت. أكيد هذا اليوم حقيقة بسبب الإشاعات ربما خلق بعض المخاوف لدى المواطنين ووجود الأخوة اليكت. جێگەی داخە کە هەندێک لە ڕاگەیاندنەکان پرۆپاگەندەی زۆر لەسەر شاری کەرکووک بڵاو دەکەنەوە و بوونەتە جێگەی دروستکردنی ترس لە لای هاوڵاتیانی شاری کەرکووک. بەڵام دەمەوێت دڵنیایی بدەمە هاوڵاتیانی کەرکووک کە هێزەکانی پۆلیس و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سوپای عێراق لەسەر شەقامەکانی کەرکووک ئەمڕۆ بوونیان هەبووە بۆ پاراستنی ئەمنیەت و ئاسایشی شارەکە. لە هەمان کاتیشدا لەسەر چەند میکانیزمێک ڕێکەوتین بۆ کشانەوەی چەکە قورسەکان و هێزەکانی حەشتی شابی چونکە پاراستنی ئەمنیەت و ئاسایشی شارەکە دەدرێتە هێزەکانی پۆلیسی شاری کەرکووک. بەڵام ئەوەی بووەتە هۆی دروستکردنی کێشە بۆ هاوڵاتیانی کەرکووک هەندێک لە ڕاگەیاندنەکان بە شێوەیەکی زۆر هەڵە کار دەکەن و هیچ پێشێلکاریەکیش لە نێو شاری کەرکووکدا نەکراوە و لێپێچینەوەش لەگەڵ هەموو کەس و لایەنێکدا دەکەین پێشێلکاری بکات. پەیامی ئێمە بۆ هاوڵاتیانی کەرکووکی خۆشەویست ئەوەیە کە شاری کەرکووک بریتیە لە شاری پێکەوە ژیان و بە هیچ شێوەیەک جیاوازی ناکرێت و هەمووان کۆچین لەسەر پاراستنی هاوڵاتیانی شاری کەرکووک.